دعوەکەم لە دەوامانەکان لە سەرمایهدارەکان ماڵەکانیان بەخشن بە بەخشین بەڕاستی جێی متمانن. یا ڕەبی خوا مەحفوظیان کە پاداشتی ئەو کەسانی چە باتە کۆمەک و فەقر هەژارەکەن ئینشەڵڵا. مناوی خۆی گەورە میهرەبان سەرەتا بەخراجێکی ناوەزوانەکەتانەکەم دەستخۆشیتان یەکەم دەستخۆشی و خێرخوازانێکم خۆی گەورە پاداشتیان بەتون نمونیان زۆر کە ئینشاءڵڵا ئەمە بە چەندی جارە یارمەتی فەقیر و هەژاران دەن دەستخۆشیان یەکەین خۆی گەورە پاداشتیان باتەوە ئینشاءڵڵا ماڵ و سەر و سامانێ بەرەکەتی تێخە ئینشاءڵڵا دەستگای بەخشین جێدەستیان دیارە خۆی گەورە نمونیان زۆر کە لە هەڵابجەی لە هەموو شارەکانی کوردستان بەڕاستی جێگەی دەستخۆشیە و سپاسیان دەکەین چەند ساڵێکە دەستیان خۆش بێت ئەوکاریمانکەن ماڵێن ئەوا بێ و نمونیان زۆر بێ ئینشاءڵڵا وەڵا زۆر باشە بۆ فەقیر و هەژار زۆر ئیسفادێکی زۆری هەیە و دەستخۆشیانێکە نمونیان زۆر بێ و هەم خێرخوازان هەم دەکرێت خێرخوازی بەخشین ئینشاءڵڵا نمونیان زۆر بێ دەستیان خۆش بێ لەم کارە خێرانە بەردەوامن ئێستا چەند جاری هاوکاریان کردی ماڵیان ئەوا بێ و دەستی خێرخوازانی خۆش بێ و خۆی گەورە بەرەکەت بخاتنەوە و ڕزق و ڕۆزیانەوە ئینشاءڵڵا و هەتا بتوانن لە بەخشی درێژین دەکەن ئینشاءڵڵا خوا سەربازیان کە ئینشاءڵڵا دەستخۆشتان لێکەن. بەڕاستی دەستخۆشتان یەکەم وەک تاکێکی هەڵەبجەی وەک ڕێز عایلێکی هەڵەبجەی بەڕاستی من زۆر شانازی بە دەستگای بەخشینی هەڵەبجەوەکەم بەڕاستی چەند ساڵە ینی هاوکاریان کردوین و درێخای لەمان نەکردو بەڕاستی داواکەم لە دەوامانەکان لە سەرمایهدارەکان ماڵەکانیان بەخشن بە بەخشین بەڕاستی جێی متمانن بەڕاستی ئێمە زۆر شانازیان پێوەکەین بەڕاستی خوا گەورە جەزای خێران بواتەوە بەخشین تاکە بەخشینە کە سەرچاوەی فەقیرانە نزیکەی 4-5 ساڵە لە دەستگای بەخشینە هاوکاری کراوە من درێخای نەکردوم بەڕاستی دەستخۆشی لە ڕێکخراوی بەخشینەکەم لە کاکتاریق لە ستافەکەی ماندوونە بن لە شانستاقی یاخوا وەڵایی بەڕاستی بۆ دەرۆ نەبوون زۆر ینی شوێنی خۆیەکەیە بەڕاستی ئێستاکە عاشوایە تۆ معاش نییە و بازاڕەکە و خەزانیشتی زۆر گران بووە بەڕاستی من زۆر دەستخۆشتان یەکەم بەڕاستی حشنە بەش ئەمانی ڕەمەزانەیە کات خوا گەورە هەزار پاداش خێریان باتەوە ئەوانە کە ئەبەخشن بە فەقیر و هەژار. یا ڕەبی خوا مەحفوظیان کە خوا پاداشتیان باتەوە نمونای زۆرێ ئینشەڵڵا یا ڕەبی خوا مەحفوظیان کە پاداشتی ئەو کەسانی چە باتە کۆمەک و فەقر هەژارەکەن ئینشەڵڵا زۆر باشە بەخوا دیۆکۆ بیستم من لە خۆشیێنە خەریکە هاونجای بۆی کێ ماڵ و مناڵداریە بەخوا نمونای زۆر بێ بۆ فەقیر و هەژاری وای هەیە بەخواش ئەوەنە کەوتکێ شروع لە ماڵیانی خوان بوونە تا زۆر کە خوان من ئەو کەسانی چە زۆر کە یارمەتی فەقیر و هەژار دەن و کۆمەکە گەنە هێوە جگەنە فەقیر و هەژار. خێرخوازان ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین لە شاری هەڵەبجە پرۆژەیەکی تری جێبەجێ کرد کە پرۆژەی دابەشکردنی سەبەتەی خۆراک بوو. دەستگای خێرخوازی بەخشین بڕیاری 6,000 سەبەتەی خۆراکی داوە بۆ هەموو شار و شارۆچکەکان کە ڕۆژانە لە چەندین شار و شارۆچکە جێبەجێەکە وەکو چۆن ئەمڕۆ لە شاری هەڵەبجە سەبەتەی خۆراکی جێبەجێ کرد کە هاوکاریەکی باشە بۆ کەم دەرامەت و نەخۆش و هەژارەکان وەکو پێداویستی ڕەمەزان. خێرخوازان ئەمە چالاکی و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشینە کە ڕۆژانە ئێوە دەیبینن هاوکارمان بن بۆی بتوانین زیاتر خزمەتی فەقیر و هەژار و نەخۆش و مناڵی بێباو بکەین لەم ڕەمەزانەدا. لێرەشەوە دەستخۆشی لە تەواوی خێرخوازانەکەین ئەڵبەتە ئێمە ئەم ئیشوکارانەمان هەمووی بە پشت و پەنای لە دوای خۆی گەورە پشت و پەنای خێرخوازانە ئەوان هاوکارمانن سوپاسیانەکەین کە سیقە و متمانی خۆیان هەمیشە بەخشن بە ئێمە بە دەستگاکەمان دەستگای بەخشین حسەکەم لێرەشەوە ئەوە بڵێم بە خێرخوازانی سنوورەکەمان و خێرخوازانی دەرەوەی وڵاتیش کە گوێبیستمانە بن لێرەوە داوایان لێکەم داواتان لێکەم هاوکارمان بن هاودەمان بۆی ئەمە بتوانین چەندان منداڵی بێ باوکمان لایە ئەمە کە هەر یەکە و سیڤی تایبەتی خۆی هەیە تا ئێستا هیچ جۆرە موچێکیان نییە و نەشمان توانێەوە هیچ موچێکیان بۆ بکەین جا لەبەرەوە داوایان لێکەین هاوکارمان بن بۆی ئەمە بتوانین موچیان بۆ دابینکەین و لێرەش ئێمە من وەکو خۆمان وەکو نووسینگە لای خۆمان بە چەند شێوازێک ناومان تۆمار کردووە لەوانە
خەڵکمانەیە نەخۆشانی گورچی لە پارێزان کە پێویستیان بە گۆڕینی گورچیلە هەیە ناتوانن لەوان کە خانوو بفرۆشنیان پەنابن بۆ زۆر شتیکە کە ئەویش ناتوانن پێداویستەکانی خۆیانیان پێ جێبەجێکەنجا گەر بکرێت ئاوکارمان بن هاودەم مامل لەمە تا کوبتوانی لە ڕێی ئەوانە هاوکاری ئەو نەخۆشانەشکەین و چەندەها خەڵکی کە پێویستیان بە هاوکاریە و بتوانین لە ڕێی ئێوە هاوکاریان بکەین. خۆی گەورە پاداشتان باتەوە. خێرخوازانی بەڕێز، دوای ئەوەی کە بانگەوازمان کرد بۆ کاک سەلام لە تاسڵوجا لە شاری سلێمانی کە کاک سەلام نەخۆشی درێژخایەن بوو کە دکتۆر پێی وتبوو ئیش و کار نەکا، بەڵام بە ناچاری ئەم بۆ بژێوی خۆی و خێزانەکەی کە خێزانەکەشی هەر نەخۆشە ناچارە لە بازار حەماڵی بکە کە وەک خێزانی باسیەکە ئەڵێ چەند جار بوراوەتەوە وەکو خۆی باسیەکاڵێ لە کاتی هاوینە بەڕاستی زۆر شەکە دەبم بەم ئیشە، بەڵام هیچ چارێکم نییە، هیچ داهاتێکی نییە، تەنها ئەم حەماڵیە نەبێ کە خۆشی نەخۆشی درێژخایەنە و بەرکەوتەی کیمیاییە. ئەو 150,000 لە من بڕی لەو 150,000 من زیاتر شکم نەبردووە بەخوا. ئیتر بەر کیمیا بارانەکە کەوتین و بەرە و تاپەکوڕە و خێڵی هەمە بەڕێکەوتی. ئیتر ئێمە لە ڕێگە کیمیایی لێ یاین و لە دۆڵی ئەحماوا و یعنی نەخۆشی درێژخایەنەکە بەرکەوتەی کیمیایی. بەڵێ بەرکەوتەی کیمیاییە. بەڵێ 9 مانگیش ئەم خانوم بەجێ ئێشتووە خۆ ئاگای لێ کە نەمتوانیوە چاکی کەم. ئێمە لە ڕێگای ئێوەی خێرخوازەوە بڕێک هاوکاریمان بۆ هێناوە تا کاک سەلام بتوانێت کەمێک لە ئازار و محنەتەکانی خۆی پێکەم کاتەوە. کاک سەلامجان، ئەم هاوکاریە لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە پێت گەیشتیە لە ڕێگای خێرخوازانەوە. خوای گەورە نمونەیان زیادکە و خوا لێیان بە زیادکە. ئێمە زۆریان لێ مەمنونین، زۆر سپاسیانەکەین، داواکارین لە خوای گەورە نمونەیان زیاد بێت. ئەوەش ماڵەکەمە کە لێوە سوتاوە لە کارەباوە دەسەڵاتی چاکردیم نەبووە، ئەوەشی کە کراوە ئەمە خێرخوازان بۆی کردوین. زۆر سپاسی کەناڵەکەی ئێوە شەکەم کە ئێمەتان بەسەر کردوەوە. ئەیتر وەڵای ئەمە خان و ماڵەکەی و ئەوەتر و دەستمان کورتە و ئەوە هەموو کەس ئەزانێ بەخوا. هیچ شتێ ئەوەی حەماڵی و کرێکاری نەبێت نیمانە بەخوا. خێرخوازان، هیچ شتێک لەو ڕەمەزانە کە هاوکاریەکانی ئێوە زەکات و سەدەقەکانی ئێوە ئێمە بم شێوازە دەگەینە ماڵەکان کە ئەم ماڵانەی لێژنەیەک هەستاون بە بەسەرکردنەوەیان بزانن کە زەکات و سەدەقەیان بۆ ئەبێ، بەم شێوازە هاوکاریەکانی ئێوە دەگەین ئەو ماڵانەی کە محتاجی هاوکاری ئێوەن. دەستان خۆش بێ، خوای گەورە ئەجر و پاداشتی خێری ئێوەش بداتەوە. دەستگا خێرخوازی بەخشی سلوبەری بۆ مناڵەکانمان دەکەن، وەکو بێ باوک وەکو پارەی یارمەتیمانەیەن، سەبەتەی خۆراکمانەیەنێ. داوا لە خێرخوازان دەکەین پشتیوانیان بکەن ئینشەڵڵا، چونکە خەڵک ئەمڕۆ زۆر داماوە، زۆر پێویستی پێ. خاصە لەوەندەیەکیان باتە ئینشەڵڵا بە خێرخوازان و دەستگای بەخشینی زۆر مەمنونیان. داخلی ویسی یا ڕەبی خوای گەورە لە بەڵای مارێکی فایلۆ بیتە سەدەقەیان. زۆر سوپاسیانەکەم کە یاریان بێداویستکەن تایبەت لە ئەندەمان داوا لە خێرخوازانی شاری سلێمانی دەکەم، دەوروبەری دەکەم کە پارەکانیان هاوکارەکانیان بگەن ئەم دەستگا خێرخوازان دەست پاک و دڵپاکە. کونا و کون ئەگەڕێن بەسەر ماڵە فەقیر و هەرجیوەکانە. خوای گەورە مهرەبان پەیابەرزیان کە، خوای گەورە مهرەبان یارمەتیان بات وەک یارمەتی فەقیر و هەژارە دەن. دەستگای بەخشینەکەی